سەڵاو چییە؟ بەڵێ دێرە تا ئێستا گرفتی کۆبوونەوەی زبڵ و خاشاک نییە، شەقامەکان تا ئێستا پاکەکرێنەوە لەلایەن پاکەوانەکانەوە. گرفتەکە ئەوەیە کە هەرێکە لە سەرۆکی شارەوانی کەلار و بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان هۆشداری ئەوەیان داوە ئەگەر لە کەمترین ماوەدا کێشەی دواکەوتنی موچە یان تەمویلی ئەو کۆمپانیایی کە کرێکارانی پاکردنەوەی یان پاکردنەوەی ناو شارەکانی لە ئەستۆ گرتووە دابین نەکرێ، هاوشێوەی سلێمانی زبڵ و خاشاک کۆ ئەبێتەوە. بەڵام بەوتەی سەرۆکی شارەوانی قەزای کەلار تا ئێستا ئەوان توانیویانە کرێکارەکان ڕازی بکەن کار بکەن بەو پێی کە بەدەمەوەیان گرتوون بەوتەی خۆی بەوەی کە تەمویلەکرێن لە ڕۆژانی داهاتوودا موچیان پێدرێت بە تەکلیف بەوتەی ئەو تا ئێستا شەقامەکانیان پاکردوێتەوە، ئەگەرنا ئێستا زبڵ و خاشاک لەسەر شەقامەکان کۆ ئەبووەوە. ئەسڵی بابەت و گرفتەکە ئەوەیە کە ماوەی 3 مانگە هیچ بڕەتەمیل و پارێک بۆ کۆمپانیای سەگرما کە ئەرکی پاکردنەوەی 14 شارەوانی لە سنووری ئیدارەی گەرمیاندا لە ئەستۆدایە دابین نەکراوە، بۆ هۆیەوە ئەوانیش نیان توانیوە پارەی کرێکارەکان و پاکەوانەکان بدەن. ژمارە و کرێکارانی پاکەوان کە لە سنووری شارەوانیەکانی گەرمیان بە هەر 14 شارەوانێکی سنووری ئیداری گەرمیانەوە کار دەکەن 579 کرێکاری پاکەوان هەن لەگەڵ 200 شۆفێرە کە ڕۆژانە پێویستە ئەمانە لە تەواوی ئەو شارەوانیانی سنووری ئیداری گەرمیاندا 500 تەن زبڵ و خاشاک فڕێ بدەن. و یەکێکی تر لە گرفتەکان کە زیاترە لەو گرفتانی سلێمانی بەوتەی بەرپرسانی شارەوانی کەلار و شارەوانەکانی بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی گەرمیانی شەوەیەکە لە مانگی 4 واتە لە مانگی داهاتووەوە گرێبەستی ئەو کۆمپانیای کە بۆ ماوەی 3 ساڵە گرێبەستی پێشکەشکراوەیان گرێبەستی لەگەڵداکراوە گرێبەستەکەی کۆتایی دێت و ئەمەش ترسێکی تری لایەن دروست کردووە کە لەو ماوەی کە ئەخرێتە تەندەرینەوە پرسی پاکردنەوەی ناو شارەکان و خرێتە تەندەرینەوە بۆی بۆ کۆمپانیاک دەربچێت بۆشاییەک دروستە بێت لەو بۆشاییەشە ڕەنگە جارێکی تر زبڵ و خاشاک لە ناو گەڕەک و شارەکاندا کۆ ببێتەوە. بابەتی ئەم گرێبەستە ئەوەیە کە بۆ ماوەی 3 ساڵ ئەم کۆمپانیانە گرێبەستیان لەگەڵاکرێت، بەڵام بەپێی بڕگەیەک لە گرێبەستەکەدا پێویستە هەموو ساڵێک لە مانگی یەکی هەموو ساڵێکدا گرێبەستێکی یان بڕیارێکی تر لەلایەن وەزارەتی داراییەوە دەربکرێت، ئەمە بنێردرێتە بانکەکان بۆ ئەوەی مانگانە ئەو کۆمپانیایی کە ئەرکی پاکردنەوەی شارەکانی لە ئەستۆیە پارە وەربگرێت لە بانکەکانەوە و کرێکارەکانی بدات. بەڵام هەموو ساڵێک ئەم بڕیارە دواکەوێت بۆ مانگێک 2 مانگ تا 3 مانگ گرفت دروستە بێت لە پارەپێدانی کرێکارەکان و ئەمە شوای کردووە کرێکارەکان ساڵانە مان بگرن و ئێستاش وەک بەرپرسانی شارەوانی ئەڵێن بە تەکلیف ماونەتەوە ئەگەر نامانەگرن و شەقامەکان جارێکی تر ئەبنەوە بە زبڵدان. گەرمیان دەبینم کە شوهەوای سنووری گەرمیان لە پشتی تۆوە باەکی بەهێزە بینم دارەکان زۆر بە بەهێزی دەجوڵێنەوە. کەشوهەوای ناوچەکە چۆنە؟ هیچ زانیاریەکەت هەیە لەو بارەیەوە؟ خۆڵباری دروست بووە لەوێ؟ بەڵێ پێشبینیەکرێت بەڵێ پێشبینیەکرێت بەپێی پێشبینیەکانی کەشوهەوا لە ئێواری ئەمڕۆوە تا ئێستا ئەتوانم بڵم تا ڕادەیەک ئەو بایەی کە هەیە بایەکی مامناوەندیە، بەڵام پێشبینیەکرێت لە دوای نیوەڕۆی ئەمڕۆوە خێرایی با بگاتە 50 بۆ 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئەمەش واکات ڕەنگە بەشێکی زۆر لەو دارانە بشکێنەوە و زەرەر و زیانی بۆ ئەو خانوانە هەبێت کە بە چینکۆ دروستکراون بە تایبەتی لە سنووری داری گەرمیاندا ژمارێکی زۆر خانوو بە تایبەتی خانووی کە بۆ ئاژەڵ دروستکراوە بە چینکۆ دروستکراون هۆشداری ئەوە درراوە کە تۆڵ بکرێن چونکە و خێرایی ئەو بایە لە ئێستا بەتەواتە لە پاش نیوەڕۆ زیاد دەکات و هەر پێشبینی کراوە کە لە ڕۆژی هەینی شەپۆلێکی بارانباری ناوچەکە بگرێتەوە کە نزیکەیدا بۆ 15 ملم باران ببارێت. ئەمەش تا ڕادەیەک هێزێک بە کشتتوکەڵ و لە وەرگاکانە داتەوە کە تا ئێستا بەشی زۆری کشتتوکاڵ و لە وەرگاکان لە سنووری داری گەرمیاندا بە تەواوی لە ناوچوون گژوگیا بە تەواوی وشک بووە بە پوش و هەندێکی تریشیان ئەگەرێکی ماوە ئەگەر بێت و باران بێت باران ببارێت تا ڕادەیەک زیندوێتی بۆ بگەڕێتەوە. بەڵام کەشوهەوا ئێستا بەو شێوەیەکە و بایەکە ڕەنگە وەکوتت لە کامێرەکە و دەرەکەوێت و بایەکی زۆر خێرا هەیە.